سلااو لە مامۆستا عیرفان، سلااو لە هەموو هاوڕێیانی ڤانکوڤەر و هەموو کوردان لە نزیک و لە دوور. مامۆستا من یەکێکم لە تەلەبەکانی جەنابەت لە نزیکەوە لە دوورەوە تەسەوڕ دەکەم هێندەی تۆ ڤیدیۆکانت بڵاو کردووەتەوە، هێندەی تۆ شت نووسیوە، من هەموویم دووبارە لەوانەیە زیاتر لە خۆت جۆم لێگرت. زۆر زۆر بەخێر بێ، زۆر زۆر خۆشحاڵم کە دەبینم لێرە. یەک پرسیاری فکریم هەیە بۆ جەنابەت. پرسیارەکەوەی ئەگەر مامۆستا عیرفان ئەم بەم بیر و هۆشەی ئێستایەوە، بەم زانین و معریفەی کە هەیەی، ئەگەر بێت و هێشتا وەکوونێ نەهاتوێتە ناو دنیاوە، هێشتا وەکوونێ نەهاتوێتە دنیاوە، لەوێ لێ دەپرسین مامۆستا تۆ ئەتەوێت بی بە چ میلەتی؟ و لەوێ تۆ جوابەکە و چییە بێ و بۆچی ئەبی بەو میلەتش؟ تۆ معریفەیەکت پێیە، دنیات بینیوە، ئەنواع وەشکاڵ میلەتی جیاجیات بینیوە، کوردت بینیوە، ئەڵمانت ناسیوە، کۆمەڵێکی زۆر میلەتانت ناسیوە، بەڵام هێشتا نهاتوویت دنیاوانێ، ئەتەوێ لێرە ببی بەچی کە هاتیتە دنیاوە لەکوێ بی، چ میلەتێ بی و بۆ ئەو میلەتێ بی، میلەتێکی تر نەبی. چونکە یەکەم ئەمە دوای ئەوە ئەگەر ئەم جوابی ئەم سوالە مەنطقی بێ و ببین بە کورد کەواتە بێ زیاتر سووربین لەسەرەوەی کە کوردی. ئەگەر واش بێ کە کورد نەبین، ئەگەر میلەتێکی تر بین، ئەکرێ لەگەڵ کوردبوونەکەمانە هەڵگری معریفەیەکی تر بین. پرسیارەکەت پرسیارێکی وردە و بۆ منیش پرسیارێکی وەکو بڵێی بیرژوڵێنە لە ڕاستیە. جوابی پرسیارەکە بۆ من، یعنی ئەگەر جواب بدەمەوە جارێ بەبێ بۆکە، لە ڕاستیە ئەگەر ئێستا لەدایک نەبووبم بەم هوشیاریەوە کە هەمە لەبارەی کوردبوونمەوە، یعنی اختیار بکەن تۆ دەتەوێت وەکو چی لەدایک بیت، بە دڵنیاییەوە بێ هیچ گومانێک دەڵێم وەکو کورد لەدایک بووم. و لەم جوابەشە لەم وەڵامدانەوە هیچ تەعسوبێکی قەومیتیانە، ینی ئەوە بێ کە من بڵێن باکسەوە گە من بیرکەمەوە لەوەی کە وژانەی پیاە تێپەڕیوم و لە ناو میلەتێکا کە زۆرترین ئازیەتی داوەمیانی ژیانێکە زۆر زۆر من بەدەستە و خەڵکەوە کە پێی دەڵێن کورد من عەزابم چەشتووە. بەڵام لەگەڵەوەشە ینی من ئەوەی کە اختیاری دەکەم بەڕاستی ئەوەیە کە دەڵێم کوردمم لەبەر یەک سەبەبی بچوو، کەویش ئەوەیە هەست دەکەم ئەوەی کە من پیاە تێپەڕیوم و ئەو ناڕەحەتیانەی چەشتومە لە ڕێگەی ینی لەو کەسانەوە نهاتووە کە لە ڕێگەی کوردبوونیانەوە هەن. ینی بە پێچەوانەوە هەست دەکەم ئەو ینی بیرکردنەوە دەرەکیانەوە ئەو شتانەی کە لە دەرەوە هاتوونەتە ناو کورد و لە ڕێگەی ئەوانەوە من بەڕاستی ینی ئەو ژیانە سەختم بڕیوە، ینی وەکو بڵێ جۆرێک ئەوەی لە ناو میلەتەکانی ترا بۆ ناو ئێمە هاتووە لە ڕێگەی هەر جەستەکانی ئێمەوە شەڕ لەگەڵ کوردبوونی ئێمە دەکات. و من هەست دەکەم ئێمە ناتوانین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە هەتا وەکو نەتوانین کوردبوونی خۆمان بناسین، ینی لە خۆمانە کوردبوون ببینینەوە. چونکاس دەکەم بەوەی کە لەدایک دەبین ئێمە ناتوانین کوردبوونی خۆمان بدۆزینەوە. و پێم وایە ئێمە ینی بۆ ئەوەی کوردبوون لە ناو ئێمە چالاک بێ و وجودێکی کوردیانەمان هەبێ، من پێم وایە دەبێت زۆر شدەیە بیکەینە تا بگەین بەوەی کە کوردبی. لەبەرەوە کوردبوون هەر بەوە نییە کە ئێمە لە دایک و باوکێک لەدایک دەبین، ئێمە لە دایک و باوکێک لەدایک دەبین بەڵام دەکەوینە ناو بیئەیەکەوە، لەوانەیە بەس ئەوەی کە لەگەڵ سروشتی ئێمە سازە تەنها زمانەکە بێت. و لەبەرەوە ئێمە ئایا بەوە لە دەروبەرێکا پەروەردە دەکرێن کە فعلەن وامان لێ دەکا کە کورد بین، یا لە دەروبەرێکا پەروەردە دەکرێن کە وامان لێ دەکا جگە لە خۆمان بین. و من هەست دەکەم مرۆڤ کە پەیدا دەبێ لە ناو خێزانێکا دەوروبەرێکە لە سەرەتاوە لە ڕاستیە
خۆی نییە لە سەرەتاوە دەوروبەرەکە دروستی دەکات و پێم وایە کوردبوون لەو کاتەوە دەست پێ دەکا کە تۆ لەم دروستبوونەی سەرەتا کە دروست کراوی دەربازت دەبێەوە ئەم توێژاڵانە فرێت دەدەی و کوردبوون لە ناو تۆ شێوازێک لە ژیانت پێ دەبەخشێ کە ساسترینە لەگەڵ بوونی توە و لەوێەوە من کوردبوون هەڵدەبژێرم چونکە دەکەم لەگەڵم زاتەی من وەکو زاتێک وەکو خودێک ساسترینە لەگەڵما ینی بەواتایەکی تر من لە ناو ئەو فۆرمانەی کە کوردبوون پێم دەبەخشێ و سروشتە کوردیە پێم دەبەخشێ لە هەموو ینی لە وەکو بڵێ لە هەر فۆرمێکی تر کە هی میلەتەکانی ترە زیاتر دەتوانم گزارش لە خۆم بکەم ینی وەکو بڵێ من لە ناو فۆرمە کوردیەکە ئازادانەتر دەتوانم هەبم تا هیچ هەر فۆرمێکی تر بۆچی چونکە ئەو فۆرمە کوردیە لەگەڵ ینی وەکو بڵێ ئەگەر من زاتێک بم یا عەقڵێک بم هاتبێت من ناو جەستەیەکی بایۆلۆژیەوە لە بەرەنجامی ئەم پەیوەندیە لە بینی جەستەی بایۆلۆژی من و ڕۆحەکەما زاتەکەما هەیە سروشتێکی تایبەت دروست بوو بێ بۆ من و بێگومان ئەو ڕۆحە لەگەڵ ئەم سروشتە و فۆرمانەی دەتوانێت بداتێت کە تایە لەو پەڕی ئازادی خۆیەتی یعنی من لە ناو کوردبوونمان لە هەست دەکەم لە ناو ماڵەکەی خۆمان بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە ئەوەی بە کوردبوونی دەزانین چییە ئایا بۆ نمونە ئێستا ئێمە لە ناو کوردستانین و ئەو ژیانەی هەمانە ژیانێکی کوردیانەیە یا فعلەن ژیانێکە هەموو جۆرێکە لە ژیان بە ژیانێکی کوردانە نیە و کاتێک ئێمە لە ژیانی کوردانە ڕادەمێنین ئینجا دەزانین دەتوانین اختیارکەین ئایا ئێمە کورد بین یا کورد نەبین دەمانەوێت کورد بین یا کورد نەبین و دۆزینەوەی ئەم ژیانە کوردانە لە ڕاستیا تۆ ناتوانین لە ئێستا بە تایبەتی کە کۆمەلگاکان شێواون بە تایبەتی ئێمە بە درێژایی سەدەیەکە ئێمە ئەو ڕێگەر لەو زاتەی ئێمە گیراوە کە ماڵەکەی خۆی بیناکە شێوازی خۆی لە شێوازێک لە بوون ینی لە ناو دنیا دامەزرێنێ کە وەکو بڵێ لە ناو ئاشتیابێ ئێمە نزیکەی سەدەیەکە لە ناو جەنگە ئینتەنا بوونی کوردانەی ئێمە لەوانەیە لە ناو جەنگەکان نادێت زیاتر دەرکەوترێت لەبەرەوە من هەست دەکەم ینی هەر بە لۆجیکیەن وایە من کاتێککە وەکو زاتێک وەکو عەقڵێک لە ناو ئەم جەستەیەم کە جەستەیەکی بایۆلۆژیە و لە نێوان ئەم جەستە و ئەو عەقڵا من هەست دەکەم شتێکی ترەیە کە پێی دەڵێن سروشت و ئەم سروشتە لە ڕاستیە کە سروشتی منە سروشتێکی کوردانەیە و ئەم سروشتە لە ڕاستیا هەر فۆرمێک تەحدید دەکات کە من بمەوێت لە ڕێگەی بیرکردنەوە بەرجەستێکم بۆ نمونە ئەم فۆرماوە تەحدید دەکات ئەو فۆرمە لە لۆجیک کە هەیە من ئەگەر بێت و لەو عەقڵەوە بیەنمە دەرێت چه فۆرمێکی دەبێت و من هەست دەکەم ینی دەبێ لە بیرکردنەوەی خۆماوە و بیرکردنەوە تایبەتانەی کە هەمە دەبێت ینی سوپاسی ئەو سروشتە کوردیی خۆم بکەم من جارێک لە یادمە خەریکی لۆجیکی ئەرستۆ بووم ڕخنەکردنی ئەو لۆجیکە و بیرم لە ڕاستیا لەوە دەکردەوە کە ئەم لۆجیکە هەرەمیە لەگەڵ وەکو بڵێ کێشەی تایە و کاتێک بە شوێن کێشەکانە ڕۆشتم ینی هەستم بە لۆجیکێکی تر کرد کە لۆجیکێکی هەرەمی نییە ینی کە لە سەر و خواری هەبێت لۆجیکێکە زیاتر لۆجیکی لەگەڵ یەکبوونە نەک لۆجیکی لەسەر یەکبوون ینی ئەوەی لەسەرەوە حکمی ئەوەی خوارەوە کا بە تەسوس بێتە خوارێ و ئەمە دواتر بیرم کردەوە ئەمە لە کوێوە ینی ئاوا من بیر دەکەمەوە هەستم کرد ئەگەر کورد نەبوومایە نەدەگەیشتم بەو بیرۆکەیە نمونەیەکی تری زۆر جوان لەو بارەیەوە هەیە کە یەکێک لە زانا کوردەکانمان کە خەریکی لە مەجای کۆمپیوتەرە داهێنانی هەیە لە ئەمریکایە هاتە بەرلین لەوێ حەزی کرد یەکتر ببینین و یەکترمان بینی من ئەو کاتە خەریکی ئەوە بووم کە لە ئەو بڵێن هەندەسەی ڕۆحی کوردم دەکۆڵیەوە ئەو ئەندازە شێوە ئەندازەیەی کە کورد بەرجەستەی دەکات چه شێوەیەکە تامان لە دەرەنجامی ئەو بە دوواداچوونەی کە بە شوێنیان ڕۆشتم هەستم کرد کورد سروشتێکی بازنەیی هەیە تامان دوای ماوەیەکە و زانایم بینی کە دکتۆر فەرێدونە دکتۆر فەرێدون لە بواری
کۆمپیوتەرە داهێنانی خۆی هەیە و کاری کردووە بەشداری کردووە لە پێشخستنی ئەو بوارە. ئەم پیاوە باسی ئەوەی کرد کە لە ڕێگەی یەکێک لە داهێنانەکانیەوە توانیویەتی ئەنتەرنێت نازانم 12 پۆینت چەند خێرا بکە. ئەو کاتە لەسەر مێزەکە دانیشتو بووم، هەر لەسەر مێزەکە کلێنسێکی هێنا لەسەر نەخشەکەی کێشا بووم، وتی پێشتر ئاوا بوو ینی هینێکی دروست کرد بڵێن وەکو کارتۆنێکە لە چوار گۆشە دروستکرابێ. ئەو وێڵانەی کێشا کە تۆ لە مۆبایلەکەتەوە ئەو سیگناڵە دەچێت بۆ قەمەرسنایەکە و لەوێەوە چەند جێگا دەکا هەتا دەگاتە شوێنی مەبەست. ینی لە ناو چوار گۆشەکانە کە ئەو هێڵەکانی دەکرد تۆ کۆمەڵێ خاڵت دەویستە تا و ینی کۆدا و سیگناڵە دەگاتەوە شوێنی خۆی. وتی من ئەمەم گۆڕی بە بازنە وە لە بازنەکە بە سێ ینی بە ناردنی سیگناڵەکە بۆ قەمەرسنایەکە و دواتر گەڕانەوەی دەنگینەکە دەگاتە لای کەسەکە. وتی لەو ڕێگەیەوە من توانیم 12 نازان پۆینت چەند بە پێوەرەی کە هەیەە ئەو ئەنتەرنێت خێراکەم. دواتر کەوەی باس کرد منیش وتم باشایی تۆ بۆ بازنە، ینی بۆ چیەوانی تر بیل لە چوارگۆشە و لەلایانی ئەو تۆڕەی کە دووسی دەکەن لە ناو سندوقێکی چوارگۆشەی یا دووسی دەکەن بۆ تۆ بازنەت بەکارێنە. وتی نازانم. منیش ئەوم بۆ باس کرد کە بازنە وەکو کوردێک لە ناو عەقلی توایە، وە کاتێک تۆ تەسەووری ئەم شتە دەکەی بازنەیی تەسەووری دەکەی و ئەم فکرەی بازنەیە لە ڕاستیا لەوێەوە هاتووە و سروشتە کوردێتەیە. یعنی کوردبوونی ئەو کۆمەکی کرد کە ئەو داهێنانە بکات لەو فۆرما بیکا کە سازە لەگەڵ بیرکردنەوەکەی. و من پێم وایە کوردبوون لە ناو داهێنانەکانی ئێمە عادەت دەکرد. وە کاتێک کە کەسێک ئەو خودەی توانای داهێنانی هەیە ئەو کاتە دەتوانێت ئەو فۆرمە بناسێتەوە کە ئەو سروشتەی پێدەدا و لە ڕاستی ئەو سروشتەی کە پێی دەدا ئەو فۆرمەی پێدەدا ئەو فۆرمە کوردیەوە ئێمە بوونمان لەو فۆرمانشەوە دەگرێت. لەبەرەوە ئەس دەکەم من ئەگەر فعلەن جوابی پرسیارەکەوە بدەمەوە ئەگەر ینی وەکو بڵێ جارێ لەدایک نەبوو بم، چونکە ئەو پرسیارە لە من دەکرێت منێک بەبێ جەستەکەم، منێک وەکو کاینێکی ئاگامەند کە دێتە ناو ئەم جەستە بایۆلۆژیەوە، کاتێک کە پرسیار لەم منە بکرێت بە مۆشیاریەی کە هەمە بێگومان من دەمەوێت هەر وەکو کورد لەدایک بوونەوە. لەگەڵەوەشا من دەزانم وەکو کورد لەدایک بوونەوەم یەک دنیا عەزاب دەبێت بچێژم کە پێشتر چەشتومە تا گەیشتومەتەوە. ینی ئەوە دەزانم لەدایکبوون لەدایکبوونم وەکو کوردێک ینی ئەوەی کە تۆ لە ناو چارەنووسێکی زۆر زۆر سەختای کە چارەنووسەکە زۆر زۆر سەخترە لە هەر میلەتێکی تر کە لەسەر ئەم گۆزەویە. و دەزانم من دەکەومە ناو زیندانێکەوە کە من دنیا ئیتیفاقی کردووە لەسەرەوەی کە من لەو زیندانە بم کە زیندانی نەتەوەی من وەکو کەسێکم سەر بەو نەتەوە و نەتەوەیە کراوە بە 4 پارچەوە وەخراوەتە ناو 4 زیندانەوە و ڕێگەی لێگیراوە کە دنیاکەی خۆی دامەزرێنێ. لەگەڵەوەشا ڕێگەی لێگیراوە لە ناو زیندانەکە ئەو وەکو نەتەوەیەک دنیاکەی خۆی دامەزران. و ئاماز دەکەم جیاوازی کووردە لەگەڵ هەر یا ئیتنیە کوردیەکانە لەگەڵ هەر ئیتنیەکی تر یا هەر نەتەوەیەکی تر کە کۆمەڵی ئیتنیە بەڵام دەوڵەتی نیە. و ئەم توانیویەتی وەکو ئەوانی تر کولتورەکەی بەرەو پێشەوە بەرە، چونکە من پێم وایە نەتەوە ینی کولتور ینی پەیوەندی بە کولتورەوە هەیە لە ڕاستیا و کولتوری نەتەوە بەرهەماتووی ئەو سروشتەیە. لەوێەوە من پێم وایە وەکو بڵێ جارێکی تریشار بە کوردی دەمەوێت لەدایک بمەوە لەگەڵ ئەو تراژیدیایی کە پیشانم دەدرێت، چونکە ئەو کاتە منە موشاریەمە بێ دەزانم بەناو هەموو ئەو مەرگانە دەبێت بڕۆمەوە کە پیاە تێپەڕیون، بەناو هەموو عەزابە سەختا بڕۆم کە پیاە تێپەڕیون. بەڵام لەگەڵەوە شاز دەکەم من هەر ئەو بوونە کوردیە هەڵدەبژێرم، چونکە ئەس دەکەم ئەو بوونە کوردیە سازە لەگەڵ ذاتی من. بەیوان وەڵامی پرسیارەکەم دابێتەوە. بێگومانم سیمینارە چەند بۆ کوردانی سیمینارانە بۆ کوردانی تاراوگە گرنگە، بۆ ئێوەش باماشەوە گرنگە،
واز دەکەم لە ئێستا بە تایبەتی لەناو جیلە تازەی کە هاتووە جۆرێک لە کێشە هەیە تقریبن لە کێشەی ئەو جیلەی تاراوگە دەچێت کە لەوێ لەدایک بوون و ئەوەیە کە لەوێ لەدایک و ئەوەیەش کە لێرە هەیە کێشەیەکی زۆر قوڵی هەیە کە هەز دەکەم کۆمەلگا هیچ لێ بێئاگایە لەبەرەوە هەز دەکەم و تێگەیشتن لەم کێشەی کە لە تاراوگایە بڵێن لەونەوەیە سوودێکی زۆری دەبێ بۆ ئێوەی مامۆساش کە لەم نەوەی ئێرە تێبگەن کە بە جۆرێکی تر بەڕاستی بەبێ ئاگاداری ئێمە پەروەردەبوون. جا لەبەرەوە هەست دەکەم سیمینارەکان چەند بۆ کوردانی تاراوگە گرنگەوە نە بۆ ئەوانەی ئێرەش گرنگە لێرەوە پێم باشە هەردوو ئەوانەی کە لێرەن هەم ئەوانش کە لە تاراوگان بەشداریە سیمینارای تر بە پرسیار بێ یا بە هەر جۆرە بێ بکەن. من دەمەوێت جارێ ئێستا من تەبەن لەسەر کوردی تاراوگە قسە دەکەم و ئەو خێزانانەی کە لێرەوە ڕۆشتون و مناڵەکانیان لەوێ گەورە بوون یا لەوێ لەدایک بوون کەوتونەتە ناو پەروەردەیەکی تایبەتەوە کە پەروەردەیە و کۆمەلگا ئەوروپیانەیە کە مۆراڵێکی مۆدێرنیان هەیە و هەست دەکەی تا ڕادەیەکە و مۆراڵە لە نێوان ئەو نەتەوانە یا دەوڵەتە ئەوروپیانە وڵاتە ئەوروپیانە مۆراڵێکی هاوبەشە بەڵام بۆ کوردێک مۆراڵە هاوبەش نییە ینی ئێمە ئەگەر بێت و بۆ نمونە کەسێکی سویدی لە سویدەوە بێت بۆ کەنەدا لە ڕووی مۆراڵیەوە هیچ کێشەیەکی ئەو تۆی لەوانەیە نەبێت چکە مۆراڵێکی هاوبەشیان هەیە ینی مۆراڵێکی ئەوروپی هاوبەشەیە کە ئەوانە تایە بەشدارن لەبەرەوە ئەو زمانە مۆراڵی کە لە نێوانیان هەیە هیچ شکالێک دووز ناکە و هیچ ئەو کەساز ناکە لە ڕووی مۆراڵیەوە ینی نامۆیە بەو بیایی کەتیایەتی ئەمە وەکو ئەو وایە کە کوردێک بۆ نمونە لێرەوە بڕوا بۆ ئێران یا بڕوا بۆ مەغریبی عەرەبی بەڵام بە مەرجە زمانەکەی وان بزانێ یا بڕوا بۆ میسر کاتێک کە ئەم کوردە دەچێت لە میسر بۆ نمونە لەوێ دادەنیشێ ئەم کوردە دۆخێکی جیاوازە لەو کوردێک کە دەچێت بۆ نمونە لە کەنەدا دادەنیشێت بۆچی چونکە ئەو کوردێک کە دەچێت لە میسر دادەنیشێت لەگەڵ میسرێکانە مۆراڵێکی هاوبەشی هەیە وەکو چۆن سویدیەکە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ کەنەدیەکە مۆراڵێکی هاوبەشیان هەیە بە ئەمان شێوە کوردەکەش کە دەچێت لە میسر لەگەڵ ئەو عەرەبانەی ئەوێ مۆراڵێکی هاوبەشی هەیە لەگەڵ فارسەکە مۆراڵێکی هاوبەشی هەیە بەڵام بە مەرجەوەی کە زمان بزانێ طبعا ئەم مۆراڵە عیلاقەی بەنەتەوە نییە لە ڕاستیان یعنی ئەم مۆراڵە شتێکە کە شتێکی سەر و نەتەوەیە شتێکە کە یا دەرە نەتەوەیە باوا بڵێم و ئێمە کێشەکانمان دوو جۆرن وەکو کورد کاتێک ئێمە وەکو کوردێک دەچین بۆ وڵاتێکی ئەوروپی ڕوبەڕووی دوو کێشە دەبینەوە یەکێکیان کێشەیەکی مۆراڵیە کە کێشەی هەر تاکێکی ڕۆژهەڵاتیە کە مۆراڵێکی هەیە مۆراڵەکەی محکومە بۆ ئاینەی کە هەیەی و کاتێک دەچێ بۆ ئەوێ و ئەم مۆراڵە کە لەوێ ینی لەگەڵ ئەو مۆراڵی تر بەرامبەر دەبێتەوە ئیشکالی بۆ دروست دەبێت یعنی کێشەیەکمانەیە بۆ نمونە فارسێک و عەرەبێک و کوردێک و تورکێک و فلانێک ینی تورکێک تا حەدێک ینی یا ئەفغانیەک یا پاکستانیەک یا ئەوانێک کە لە عالەمی ئیسلامیەوە دەچن یا لە ڕۆژهەڵاتی ناوینەوە دەچن بۆ ئەوروپا مناڵەکانیان تووشی ئەمان کێشە دەبێت کە کێشەکە بەرکەوتنێکی مۆراڵیە لە نێوان ئەو مۆراڵی کە لە ناوچە مسلمانانە هەیە لەگەڵ ئەو مۆراڵی کە لە وڵاتە هەیە طبعا ئەم مۆراڵانە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر هەندێک جیاوازیان هەیە بەزام جیاوازیەکان ینی وەکو بڵێ هەر نەتەوەیەک جۆرێک لە تایبەتمەندی دەدا بۆ مۆراڵە بەڵام لە عینی کاتان ناتوانێت ئەو یاسا گشتیانەی مۆراڵەکە تێپەڕێنێ ینی لەبەر ئەوە هەست دەکەی مۆراڵەکە مۆراڵێکی گشتیا و بەشە لە بینی ئەمانە ینی لێرە مشکلەی کورد مشکلەیەکی مۆراڵیە یعنی ئەگەر کێشەی ئەویش کورد دەوڵەتی هەبوایە بۆ نمونە ئەو کاتە کێشەکەی لەگەڵ کێشەی عەرەبێک یا فارسێک یا تورکێک یا پاکستانیەک یەک دەبوو کێشەکە دەبووە کێشەیەکی مۆراڵی بەڵام کورد جگە لەم کێشەیە کێشەیەکی تری هەیە کە کێشەیەکی کولتوریە و
مشكلەکەی ئەوەیە کە وەکوتم کولتور ڕەبتی بە نەتەوە هەیە و وجودی هەر نەتەوەیەک ڕەبتی بە کولتورەکەەوە هەیە ڕەبتی بە مۆراڵەکەیەوە نیە و مۆراڵە کولتورەکە دەبێ ئێمە بزانین ئەو کێشانەی کە لە ڕێگەی کولتورەوە تووشی کوردێکی تاراوگە دەبن چین و ئەو کێشانەی لە ڕێگەی مۆراڵەوە مۆراڵە شارستانیەکەەوە تووشی دەبن چین بێگومان ئەمە دوو کێشەی تەواو جیاوازن کێشەیەکیان ئۆنتۆلۆژیە ڕەبتی بە وجودی ئەم کەسەوە هەیە وەکو کوردێک بەڵام ئەوی تر ڕەبتی بە وجودی ئەو کەسەوە هەیە وەکو ڕۆژهەڵاتیەک وەکو ئەوەی کاڵگری مۆراڵێکی ڕۆژهەڵاتیە و لێرەوە کێشەی هەیە و ئەم دوو کێشەیە ئێمە دەبێت بەجیا باسکەین و دەبێت چەند سیمینارێک دانین بۆ یەکێک لەو کێشانە کەواتە کێشەکانی کوردی تاراوگە یعنی ئەگەر بچێتە بۆ نمونە میسر تەنها کێشەیەکی نەتەوەییە ڕەبتی بە کێشەیەکی کولتوری و وجودیە بەڵام کێشە مۆراڵەکەی کەمترە چونکە جۆرێک وەکوتم مۆراڵێکی هاوبەشەیە بەڵام بچێتە ئەوروپا هەم کێشەیەکی مۆراڵی هەیە هەم کێشەیەکی کولتوری هەیە جا لێرەوە من دەمەوێت ئەم دوانە جیاکەمەوە وەکو سەرچاوی ئەو کێشانەی کە کوردانی تاراوگە هەیەە بۆ ئەوەی بتوانین بە وردی دەست بخەینە سەر ئەوەی کە هەردوو جۆرەکە لە کێشە وە دواتریش قسە لەسەرەوە بکەین ئەم کێشانە چۆن چارەسەر دەکرێن تەبان گەورەترین جیاوازی لە نێوان ئەو مۆراڵە مۆدێرنە ئەوروپیە کە ئەوان داهێنەری ئەو مۆراڵن لەگەڵ مۆراڵە ڕۆژهەڵاتیەکە تەنان لەگەڵ ئەو مۆراڵە کۆنایی بەل لە سەردەمی مۆدێرن جیاوازیەکە ئەوەیە کە لە سەردەمی مۆدێرنە لە ڕاستیا تاک بۆ کۆمەلگای مەدەنی کۆمەلگای شارستانی پەروەردە دەکرێت یعنی تاک بۆ خێزان پەروەردە ناکرێت لەبەرەوە هەر لە ئەساسەوە مناڵی کۆمەلگایە ینی نەک مناڵی خێزان بەڵام لای ئێمە مناڵ بۆ خێزان پەروەردە دەکرێت بۆ کۆمەلگا پەروەردە ناکرێت لەبەرەوە بۆ خێزان پەروەردە دەکرێت پەیوەندی نێوان باوانەکان و منداڵەکە پەیوەندێکی تەواو جیاوازە لە پەیوەندی نێوان باوانەکانی ئەوان و منداڵەکانیان و ئەمە تەمەەن هەر لەم پەیوەندیان نییە کە پەیوەندیەکی شخصیە لێرە و تۆ لەویترا منداڵەکە پەروەردە دەکەیت بۆ کۆمەلگایەک نەک بۆ شخصێک کە باوکەکەیە یا بۆ دایک و باوکێک یا دایک و باوکەکە منداڵەکە پەروەردە بکەن بۆ خۆیان وەکو شخصی خۆیان وەکو مڵکی خۆیان کە ئەمەی خۆیەتی و ئەم پەیوەندی مڵکیەتە لە بینی دایک و باوک و منداڵە و پەیوەندێکی زۆر زۆر تۆکمەیە هەم لەلایەکەوە منداڵ باوک بە هی خۆی دەزانێ و لەلایەکی تیشەوە باوک منداڵ بە هی خۆی دەزانێ و ئەمە تەبان باوکەکە ناچار دەکا حتا ینی لە ژیان نابێ ئەم خەمی منداڵەکە بخواوەست ینی ئاگای لێ بێت و پێوەی پێوەست بێت و دایمار وەکو بڵێ وەکو مڵکێک کە هی خۆیەتی بیپارێزێ لامان کاتا منداڵەکە شوای لێ دێکە دایمە ینی وەکو بڵێ ئەو باوکو دایکە کە مڵکی ئەوەن بە جۆرێکی تر کە دایمە داواکاریان لەو باوکو دایکە بێ دایمە ئەتیمادیان بخەنە سەر دایمە وەکو بڵێ بە پشتی خۆیانی بزانن و ئەمانە وا دەکا کە لە هەردوو سەرەوە جۆرێک لە مڵکیەت دەبێ بۆ یەکتری و ئەو پەیوەندیە بە جۆرێک تون بێتەوە کە نەتوانن ینی نەتوانن ئەو دوانە ئەو لەو پەیوەندیا وای لێ بێ کە ئەو دایک و باوکە بتوانن منداڵەکەیان ببەخشن بە کۆمەلگا یعنی ئەو کاتە تۆ لێرە منداڵەکە بۆ خۆ دەڵدەگریتەوە و هەر پەروەردەیەکی پیشەیش کە دەکرێت لە دەرەوە و کۆمەلگاکە دەیکات تۆ وای سێر دەکەی کە تۆ کردوتە یعنی تۆ دامی دەکەی با بۆ نمونە بە ئیش دەکەی و پارەی دەدەیتە بخوێنێ فلان بەڵام تۆ هەست دەکەی ئەمە درەختێکە بۆ خۆتی پەروەردە دەکەی بۆی دواتر خزمەتی خۆت بکە لە کاتێک ئەم پەروەردەیە کە لەناو کۆمەلگاکە دەکرێت بۆ ئەوە دەکرێت کە ئەمەی کۆمەلگاکە بێت تەبان لەناو ئەو مۆراڵە ئەوروپیا ئەمە وایە بەڵام لەناو مۆراڵەکەی ئەمە وانە و ئەوەی گشتیە لە ڕاستیە ئێمە لەناو مۆراڵی ئێمە هیچ ئاعتیبارێکی نییە یعنی لەناو ئەم ژیانەی بەتایبەتی ئەم مۆراڵە شێواوی کە ئێستا ئێمە تیاهین هەموو ئەوەی کە گشتیە هەموو تاکێ گەڵ دەدا شخصی بکاتەوە لەبەر ئەوە بواری گشتی نەماوەتەوە لێرە ئەوەی گشتیە وجودی نییە
يعني تۆ کۆمەلگای مەدەنیت بەم معنایە نییە کە لە کەنەدا هەیە و لە کەنەدا کۆمەلگایەکی مەدەنیت هەیە و ئەوەی کە گشتیە وجودی هەیە و ئەوەی گشتیە لەگەڵ ئەوەی شەخصیە لە جۆرێک لە پەیوەندیایە کە دواتر باسی دەکەم کە زۆر جیاوازە لەو پەیوەندیەی کە لێرە هەیە و ئەوەی ئەو پەیوەندیە لێرە هەیە لە ڕاستیا پەیوەندیەک نییە لە نێوان ئەوەی کە کۆمەڵایەتی و گشتیە لەگەڵ ئەوەی کە تایبەتیە و خێزانیە نەگەر پەیوەندی نییە خۆی ئەوەی گشتیە وجودی نییە و هەر کەسێک دەچێتە ناو ئەو حەقلە گشتیەوە ئیش دەکا بۆ شخصی خۆی دەچێت ئیش دەکا یعنی مامۆسایەک بۆ نمونە دەچێت لە مەکتەب دەرس دەڵێتەوە بۆ ئەوە دەچێت پارەکە بێنێتەوە بۆ خێزانەکەی بۆەوە ناچێت مناڵەکان بەخێ بکات و ئەم مەسئولیەتە گشتی یعنی مناڵەکان پەروەردە بکە و ئەم مەسئولیەتە گشتیە لە لای ئەو وجودی نیە بۆچی چونکە لە ئەساسەوە لە پەروەردەی ئێمە ئەم مەسئولیەتە گشتیە نەبووە و ئەوەی کە تاکی ئێمەی پەروەردە کردووە خێزانەکە بۆ کۆمەلگاکە نەبووە تاکەکە پەروەردەکا بۆ خۆی و ئێمە بە زروفێک کاتێ پەڕیوین زروفی دوای ڕاپەڕین کە وەزعکی زۆر سەخت بوو هەر کەسە دەیتوانی هەر ئەوە بکە کە بتوانێت بمێنێتەوە نانەگە بێبی خوا دوایەوە بە کۆمەڵە شتی تا تێپەڕیویت یعنی بوارێک دروست نەبووە تا ئێستا کە وەکو بڵێ بوارێک کە ئەو وشیاریە دروست بێ بەو ژیانە گشتەی کە پێویستە ینی هەبێت ئەوەی کە لەوێ هەیە لەبەرەوە جارێت جیاوازی نێوان ئەم دوو مۆراڵە لەوایە و لێرە شتەکان شخصین و ئەوەی شخصیە گرنگە و ئەوەی شخصیە بنەمایە و ئەوەی گشتە شتێکی تەنها وەسیلەیە بۆ ئەوەی کە شخصیە بەڵام لەوێ ئەوەی شخصیە لەگەڵ ئەوەی گشتیە لە ڕاستیا هیچیان وەسیلە نین بۆ هیچیان و تۆ لە ڕێگەی ئەوەی کە شخصیە و مافی خۆتە وەکو شخصێک لەبەر ئەوەی تۆ پەروەردە کراوی بۆ کۆمەلگاکە نەک بۆ خێزانەکە هەمان ئەوە جێبەجێ دەکەی کە گشتیە یعنی لە ڕێگەی بۆ نمونە بەرگریکردن لە مافە شخصیەکەتەوە لە ئەمان کاتا بەرگری دەکەی لە مافە گشتێکەکە بەڵام لێرە ینی ئەمە بەو شکلە نییە کاتێک کە بەرگری لە مافە شخصیەکانت دەکەی هەر بەرگری لە مافە شخصیەکانت دەکەی کاتێک کە بەرگری لە مافە گشتیەکانیش دەکەی هەر بەرگری لە مافە شخصیەکانت دەکەیت ئەگەر نمونەیەک بێنمەوە بۆ ئەمە ئەوەیە تا ئێستا بە مێژووی ئەم 30 ساڵەی پەروەردە لە ناو کوردستانە مامۆستا نەچوەتە سەر جادە بڵێ پێویستە ئەم سیستەمی پەروەردەیە بگۆڕێت و پێویستە ئێمە بە جۆرێکی ترڕا بێندێن وەک مامۆستا تاوەکو ئێمە بتوانین مناڵەکان پەروەردە بکەین یعنی لێرەوە کاگە تۆ خەمێکی گشتی نەبێ و ئەوەی گشتیە نەبێ لە ڕاستیا تۆ هەرگیز خۆپیشاندان بۆمە ناکەیت بەڵام بۆ معاشەکە خۆپیشاندان بەردەوام دەکرێت بایکۆت دەکرێت هەموو شتێک دەکرێت ئەمەی کە هەیە هەمووی بۆ ئەوەی کە شخصی خۆتە وە لێرە فەزای کۆمەڵایەتی ئێمە وێرانە و لەبەر ئەوە فعلەن ئەوەی گشتیە وێرانە ئەوەی گشتیە وجودی نیە لەوەی ئەوەی گشتیە یعنی بە جۆرێک ڕەپت کراوە لە ڕێگەی ئەو مۆراڵەوە کە ئەو خەڵکەی لەسەر پەروەردەکراوە بە جۆرێک ڕەپت کراوە ئەسەن ئەو تاکە لە هەندێک شوێنە هەر ئەسەن نازانێت کاتێک ئەم لەم شوێنە ئەو ئاوارس و کەوت دەکا و بەرگری لە مافێکی خۆی دەکا لە هەمان کاتە بەرگری لە مافێکی گشتی دەکا یعنی تاکەکە مۆراڵەکە وا ڕێکخراوە پەیوەندیەکان لەو مۆراڵە و لەو نەریتەکە ئەو مۆراڵە هەیەی وا ڕێکخراوە دەبێ ئەو تاکە لەو شوێنە ئەو وەرس و کەوتە بکە کاتێک ئەو وەرس و کەوتە دەکا لامان کاتا بەرگریکردنە لە مافەکەی خۆی و لامان کاتا بەرگریکردنە لە مافیەوانی تریش و لێرەوە منداڵێکی کورد یا دایک و باوکێکی کورد کە لێرە ئەڵگری ئەم مۆراڵی ئێرەیە و دەچێت بۆ ئەوێ و لەوێ فعلەن تووشی کێشە دەبێت چونکە لەوێ ئەو دەیەوێ مناڵەکانی وەکو ئێرە پەروەردەکە بۆ خۆی پەروەردەیکە و لەوێش مۆراڵەکە ئاوا دانراوە کە ئەم منداڵە بۆ کۆمەلگاکە و بۆ خۆی وەکو کەسێک کە لە پیشەکە پیشەیەکی هەبێ کارێکی هەبێ سەرکەوتوو بێ بتوانێت لەگەڵ ئەو کۆمەلگایە ینی ژیانەکەی خۆی ڕێک خاتەوە بۆ ئەوە پەروەردە دەکرێت تەمان ئەمەی کە ئیلاقەی بە بژێوی تاکەوە هەیە ئەمە لە ڕاستیا هیچ پەیوەندیەکی بە نەتەوەوە نییە و ئەمە شتێکی مۆراڵی پیشەیی
و مۆراڵی ناپیشەیە دوو جۆریانی من لێرە و مۆراڵ دەکەم بە دوو بەشێکی مۆراڵە لە ناو پیشە یعنی خوڕەوشت لە ناو پیشە ئەو خوڕەوشتەی تاکێک ئەم نەریتە مۆراڵیە پێی دەکا لە شوێنێکی دیاریکراوە ئەمە بڵێن لە شوێنێکی دیارکراوە کە کۆمەلگایەکی پیشەیە یعنی لە ناو ئیشایتۆ بۆ نمونە لە ناو سۆپەرمارکێتێکایی لە ناو دەستگایەکی حکوومەتایی لە ناو ڕێکخراوێکە کار دەکەیت لە ناو کۆمپانیایەکایت کار دەکەیت لە هەر شوێنێکی تر کە کار دەکەیت تۆ لە ناو تۆڕێک لە پەیوەندیایی و ئەم تۆڕە لە پەیوەندی پەیوەستە بە ئیشێکەوە کە ئەو کۆمپانیایە ئەو شوێنە و ئەو ئیشە دەکا و مانی پەیوەندی بە بەرهەمێنانێکەوەیە کە لەو شوێنە ئەو بابەتە بەرهەم دێت یا ئەو کارە دەکرێت بۆ نمونە ئەلێرە ئەم تاکانە کە لە ناو ئەم کۆمەلگا پیشەیان و لێرە مۆراڵێکیان هەیە بەڵام ئەم کەسانە کە لە کاتێکا لە ئیشانین بۆ نمونە لە ئولاو بن یا لە پشوان یا لەو کاتان کە لە دەرەوەی ئیشایە دەچن لە قاوەخانەیەکدا دەنیشن یا سەردانی یەکتر دەکەن یا بۆ نمونە دەچن لە قەراخ دەریا بۆ خۆیان دەدەنە بەرهەتاو یا هەر شتێکی تر یا ئەوەی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەی سەرجادا ئێمە کاتێکە دەچینە بازار و شوێنە گشتیەکان یەکتری دەبینینە و خەڵکە یەکتری دەبینە چۆن هەڵس و کەوت لەگەڵ یەکا دەکات و هەڵس و کەوتە گونجاوی کە دەبێت لە ناو ئەو کۆمەلگا مۆراڵیا بیکات چییە؟ طبعاً ئەم دوو جۆرە مۆراڵ ینی مۆراڵ لە دەرەوەی ئیش مۆراڵ لە ناو ئیشە ئەم دوانە تەبان دوو مۆراڵن هەردووکیان دەکەونە دەرەوەی خێزان ینی ئەمە تۆ دواتر کە دەیتەوە ناو خێزان ئەمە شتێکی ترەوە ئەوەی کە من ئێستا باسی دەکەم ئەوەیە کە لە دەرەوەی خێزانە لە دەرەوەی خێزان دوو زۆنی مۆراڵیمان هەیە زۆنێکیان پیشەیە زۆنێکیان هی پشووە و هی بە چوزانم ئەوەیە کاتۆ بازار دەکەی دەچی لە قاوەخانەیەک دادەنیشی ئەوەی کە تۆ لە دەست کاتەکە لە دەستی خۆتایە تۆ شتێکی تیا دەکەی دەچی لە پارکێک دادەنیشی یا دەچی بۆ هەر شتێکی تر کە خۆت دەتەوێت بیکەی و ڕەبتی بە پیشەکەتەوە نیە ڕەبتی بە ئارەزۆکانتەوە هیوایەتەکانتەوە هەیە حەزەکانتەوە هەیە ئەمەشیان تەبان پەیوەندێکی مۆراڵی دەوێت لەگەڵ دەرەوە یعنی کەواتە ئێمە لەوێ دوو زۆنی مۆراڵی جیاوازمان هەیە و یەکێکیان پیشەیە کە ئێستا باسی دەکەم و ئەوی تریان من دەخەمە بڵێن سیمینارەکەی تر ئەگەر کاتە بوو بڵێن ئەگەر نەمتوانی ئەمە تەواوکەم بەشی یەکەمیانەوە دەخەمە سیمیناری داهاتوو ئێستا دەمەوێت باسی مۆراڵی پیشەیی بکەم لەوێ تابانێمە تا نەزانین مۆراڵەکە چیە نازانین کێشەکە چیە دەبێت بزانین کێشە مۆراڵیەکەی کوردێکی ئەوێ چییە بۆ ئەوی بزانین کێشەکەی چییە دەبێت جارە بزانین مۆراڵەکە چییە و جیاوازی لەگەر مۆراڵەکەی ئێمە چییە و بۆ نمونە مۆراڵی پیشەیی لێرە چ دۆخێک دروست دەکات بۆ تاک ئەی لەوێ چ دۆخێک دروست دەکات و ئەم جیاوازیە لە بینی مۆراڵە پیشەیەکانە چۆنە دوای ئەوە لە ڕاستیە کام لە مۆراڵانە باشە بۆ تاک ینی تاک لە کام لە مۆراڵانە دەتوانێت پیشەیەکی هەبێ بە ئیسراحەتێکی سایکۆلۆژیەوە لە ناو ئیشەکەی بێت و سایکۆلۆژی وێران نەکرێت ئایا ئەوەی کە لەوێ هەیە یا ئەوەی کە لێرە هەیە ئایا ئەوەی لێرە هەیە ئەو پەیوەندیە پیشەیە لەسەر چی دامەزراوە بۆ نمونە کۆمەڵێک کرێکار لە کارگەیەک لێرە ئیش دەکەن و مامەڵە لەگەڵ بەڕێوەبەرێکا دەکەن یا مامەڵە لەگەڵ ئەوانە دەکەن کە پەیوەندیان لەگەڵ ئەو کارگەیە هەیە کە شت دێن و دەبەن و دەکرن ئەو مۆراڵی کە لە بینیانایە بۆ پەیوەندیکردن لەناو ئەو کارگەیە لە بینی کرێکارەکان خۆیان و لە بینی کرێکارەکان و خاوەنی بڵێن بەڕێوەبەری ئەو کارگەیە لەگەڵ لە نێوان بەڕێوەبەری کارگەکە و خاوەنی کارگەکە لە نێوان خاوانەکە و کرێکارەکانە لەگەڵ لە نێوان کۆی کارگەکە لەگەڵ دەرەوەی کارگەکە ئەم پەیوەندیانە ئەو مۆراڵە چۆن ڕێکی خستووە و چۆنە لەگەڵ ئەوەی کە ئەمە هەمان شت لە ناو ئەوروپا ئەگەرێنەوە وەرگین یا بۆ نمونە بۆ ئەوەی شتەکە بە وردی تێبگەین لەوەی کە ئەم پەیوەندیە مۆراڵیە جیاوازانە چین من پێم باشە بۆ ئەمە نمونەی سۆپەرمارکێتێک وەردەگرین کە ئێمە ڕۆژانە ئێمە لێرەش و لەوێش ئێمە کارمان پێی دەکەوێت
ومن ئەو کاتەی کە لەوێ بووم بە حکمی ئەوەی ڕۆژانە تۆ ئیشت بە مارکێتەکانەیە دەچی واڵسوکەوتەکە دەبینی وەم لە حەزەی دەکەی کە ئەو مۆراڵە لەنا ئەو مارکێتە چۆن ئیش دەکا و لە لای خۆشت تۆش لێرە دوکان و بازار هەیە و دەچیت لە ناو مارکێتێکە سوپەرمارکێتێکە دەگەڕێی دەتێوەشتەکان بکری عەرەبانەیەکت پێ نازانم چی ئەمانە لێرە هەمان شت هەیە ئەگەر لە ڕووی ڕواڵەتیەوە سەیریکەین لە بۆ نمونە مارکێتێکی گەورەی لە سلێمانی لەگەڵ مارکێتێکی گەورە لە بەرلینیا لە کەنەدا هەست دەکەی لە ڕووی ڕواڵەتەوە یانی ئەم مارکێتانە وەکو یەکوان و لە بەرلین چۆن تۆ بڵێن لەوێ کە من لەوێ بووم بڵێنەوە مارکێتانە چۆن ئەڵمان دەهاتە لەوێشتی دەکری ژنی موسڵمانیش بە لە خۆی و لەشکەکەیەوە داهات لەوێشتی دەکری بەڵام لەگەڵ ئەوەشە کە تۆ لە ڕواڵەتا دەیبینی ئەمە ینی شتەکان وەکو یەکن لە سلێمانیش بە ئەمان شێوە تۆ کەسانێکی بڵین لە چک لەسەر و ئەوانە دەبینی لەگەڵ کەسانێکی تر کە جلێکی مۆدێرنی لەبەرایە ئەمانە دەبینی کە لە ناو مارکێتەکە شت دەکڕن لە ڕاستیە کاتێک بە ئاوا سەیری دەکەی دەچیتە ناو هەردوو مارکێتەکەەوە هەست دەکەی هەمان شتە هیچ جیاوازیەک نییەوە کابرا لەسەر قاسەکە دانیشتووە تۆ دەچی شتەکان دەکریت و شتەکان دادەنێت و لەسەر سکەکە دەڕوات و حسابەکەت بۆ دەکات و شتی خۆ دەڵدەگریت و دەخیتە ناو عەرەبانەکە و دەڕۆیت لەوێ ژەمان شت دووبارە دەبێتەوە کارمەندەکانیش دەبینی لە یەکێک شت دادەنێ لە ناو ڕگالێکا بڵێنینەکات ڕەفەیەکا و ئەوی تر ئەوە دەکات و ئەمە ئەم فەزایە فەزا پیشەیەکە ئەوەی کە ئاوا دەڕوا وەکو یەک وایە بەڵام لە ڕاستیە ئەگەر لەم دوو دنیا مۆراڵیە وەربیتەوە کە مۆراڵە پیشەیەکە لەوێ ئیش دەکا هەست دەکەی دوو دنیای تەواو جیاوازە و هۆکارەکەشی ئەوەیە ئەو مۆراڵەی کە ئەو نەریتە مۆراڵیە یانی ئەو سیستەمەی کە لە ناو مێشکی ئەو تاکانە لە ناو ئەو سۆپەرمارکێتە هەڵس و کەوتیان پێدەکا لەگەڵ یەکە تەواو جیاوازە لەو سیستەمەی کە لە ناو مێشکی ئەو کەسانەیە کە لێرە لە ناو هەمان مارکێت ئەگەر هەمان شکلیشی هەبێت کار دەکەن و کاتێک ئەم جیاوازیانت بینی ئینجا تێدەگەی ئەم تاکە کە دێت لەو سۆپەرمارکێتە شت دەکڕێ ئەم تاکە ینی مۆراڵێکی جیاوازیەیە لەو تاکەی کە لێرە لە سۆپەرمارکێتێک شتێک دەکرێت طبعا ئەمە لە دۆخە ئاساییەکە دیار نییە بەڵام کاتێک گیر و گرفتەکان دروست دەبن ئینجا دەزانی ئەم دوو مۆراڵە تەواو جیاوازن ئەو کاتە دەبینی هەڵس و کەوتی ئەوانەی کە لەوێن چۆنە لەگەڵ یەکاوە ئەو هەڵس و کەوتەی لێرە لە ناو هەمان مارکێتی گەورە دەکرێت چەند جیاوازە و چۆن ئەویان دڵنیاییەکی سایکۆلۆژی و ئەمانێکت پێدەدا کە لەوێ ئەمە پێت نادا و ئەمە تووشی جەنگت دەکا و تووشی جەنگت ناکە ئەمە شتەکان بە جۆرێ دەڕۆن لەوێ شتەکان بە جۆرێکی تر دەڕۆن ئەمانە ئەگەر وردی کەینەوە هەست دەکەم دەتوانین ئێمە دەرک بەوە بکەین کە ئەم تاکە کە پەروەردە کراوە بۆ کۆمەلگا لەگەڵ ئەم تاکەی کە خێزان پەروەردەی کردووە بۆ خۆی و جۆرەك لە سیستەمی خستوەتە ناو مێشکی کە کار بکات چەند جیاوازە و ئایا کامیان بیئەیەکی گونجاوە بۆ ئەوەی ئەو کەسە لەوێ ئیشکا یا لەو کەسە بچێت لەوێ شت بکرێت یعنی کە تۆ دەچی بازار دەکەی بازارکردن بەشێکە لە ژیان و تۆ دەچیتە ناو فەزایەک و لە ناو ئەو فەزایە تۆ دەژیت هەرەوە نییە شت دەکرێت و بەر دەوروبەرەکەت دەکەویت کاتێک ئەمە بەشێک بێت لە فەزای گشتی ژیانەکە و بەشێکی تر لەسەر جادەکانە بەشێکی تر لە ناو پارکێکایە بەشێکی تر بەڵام ئەمە یەک مۆراڵ هەیە یەک سیستەمەیە کە ئەم تاکانەوە لێ دەکات لەو شوێنە جیاوازانە هەڵس و کەوتێک بکەن کە گونجاوە لەگەڵ شوێنەکە تەمەەن کاتێک کە کەسێک بۆ نمونە کوردێک لێرەوە دەچێتە کەنەدا و منداڵەکانی هەمووی کەسێک دەبێت ئیشێکیە بێت تا بژی بۆ بژێوی خۆی دەبێت بچێتە بەرخوێندن بخوێنێ بۆ دەبێت زمانی ئەو وڵاتە فێر بێت زمانی پیشەیی ئەو وڵاتە فێر بێت دوای ئەوە دەبێت شادێک لە پسپۆرێکی پیشەیە هەی بێت یا وەکو بچێتە ناو دەورەیەکی ڕاهێنانەوە پیشەیەک فێر بێت لە پیشەکان
و ئەم پیشەیە کە فێری دەبێ ئەمە نەریتێکی پیشەیە، یعنی تەنها ڕەبتی بە ئیشەکەوەیە ئەو ئیشە چۆن بکە. ئەم نەریتە ئیلاقەی بە پەیوەندی ئەو خاوەنکارەکەی و کارمەندەکانی ئەوێ و مشتریەکان و فلان و فیسارەوە نییە، یعنی پەیوەندی بە بەم و ئەو پەیوەندیانەوە نییە کە لەگەڵ مرۆڤەکانی ناو ئەو کۆمەلگا پیشەیە هەیەی. کەواتە دەبێت نەریتێکی ترمان هەبێ بۆچی؟ بۆ ئەوەی ئەم کەسە پیشەیە کە لەویا ئیش دەکا، بۆ نمونام کەسە لەسەر قاسەی مارکێتێک دانیشتووە خەڵکەکە دێ و حساب دەکا، ئەوەی کە فێری بۆ ئەوەی ئەم جیازە چۆن بەکاربێنە و چۆن پارەکە وەرگێ و چۆن ئەمە توانە پیشەیەکەیە. بەڵام شتێکی تر هەیە، نەریتێکی ترە کە دەبێ ئەم کەسە لێرە دانیشتووە کاتێک کە سەرە دەگرن لە مارکێتەکە و خەڵکە سەرە دەگرێ، ژنێکی بەتەمەنی تایە، گەنجێکی تایە، منداڵێکی خوار بڵێن کەسێکی خوارە 18 ساڵی تایە، فلانێکی کۆمەڵێک کەسی جیاوازی تایە، جگەل لەوە لەوێت تۆ کەسێکی ڕەشپێستی تایە، کەسێکی شەرقی تایە، کەسێکی سینی تایە، ئەوانە ڕیزیان بەستووە بۆ ئەوەی کە ئەم کەسە مامەڵەیان لەگەڵ بکە، لە پاریان لێ وەرگرێەوە دەستخۆشیان لێکا ئەمە بکە ئەو نەریتەی کە دەوێت پێڕەویکە. و ئەمە لێرە نەریتێکەیە. و ئەم کەسە دەبێ بەپێی ئەو نەریتە هەڵسوکەوتی گونجاو لەگەڵ هەر پێشاتێ بکا کە لەسەر ئەو قاسەیە دێتە بەردەمی لەلایەن کەسێک لە کەسەکانەوە. بۆ نمونە کەسێک سەرخۆشە و هاتووە شتێک بکرێن و لەویا تووشی مووقفێک دەکا ئەم کەسە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەو کڕیارە بکە و فرۆشیارە پەیوەندی فرۆشیارەکە لەگەڵ کڕیارەکە دەبێت چۆن بێت. و لێرە ئێلانە دەبێت نەریتێکە بێت، دەبێت ئەم کەسە فێر کرابێ، فێری ئەو نەریتە کرابێت کە لەویا چۆن هەڵسوکەوتی شیاو دەکا کە لە نەریتەکە لانەدا. و تەبەن کاتێک کە لە نەریت لایدا ئەم کەسە دەبێت سزا بدرێت، ئەمەی سەر قاسەکە بێ یا ئەوەی کە لە کڕیارەکە بێ یا کڕیارەکە بێ یا فرۆشیارەکە بێت. نظامی سزادانەکە لە ناو ئەو مۆراڵە زۆر جیاوازە لە نظامی سزادان لە ناو مارکێتێکی ئێرە. تەبەن بۆ نمونە تۆ دەچی یەکێک لە بابەتەکان کاڵاکان دەکڕی دەیبیتەوە ماڵ، لە ماڵەوە سێری دەکەی ئەمە ئەکسپایر بووە ماوەی وکەی بەسەر چووە، لەوێ مۆراڵەکە بە جۆرێک ڕێگە دەدا کە ئەمە بگەڕێنیتەوە بۆ مارکێتەکە و مافەکەی خۆت وەرگریتەوە کە ئەو پارەیە وەرگریتەوە کە داوتە. لێرەش جۆرێکی ترە و ئەو مامەڵەیە کە ئەم کەسە شتەکە دەباتەوە بۆ مارکێتەکە و خاوەنی مارکێتەکە مامەڵەی لەگەڵ دەکا لەگەڵ ئەم پێشاتە جۆرێک مامەڵەی لەگەڵ دەکا کە لەگەڵ ئەو کەسەی کە لەوێ لەسەر مارکێتەکە جیاوازە. و لێرە لەم شتە وردانە بەرەبەرە تۆ دەبینی لە بەردەم دوو مۆراڵی جیاوازای کە ئەم مۆراڵانە بەڕاستی ڕەبتێکی توندیشیان نەگار بە کەسەکانەوەیە، ڕەبتێکی توندیان بە حکومەتیشەوە هەیە. ئێستا ینی با ئێمە بیرکەینەوە لە کارمەندەکانی مارکێتەکە. کۆمەڵێک کارمەند لە ناو ئەو مارکێتە کار دەکەن، ئەو مارکێتە گەورە. کاتێک یەکێک لەمانە بۆ نمونە ینی ئەمەی کە لێرە ئیش دەکا مافی هەیە و ئەرکی هەیە و لە ناو ئەو مۆراڵی ئێوەیە و لە ناو ئەو سیستەمەی کە ڕێک خراوە ئەم تاکە کە لێرەیە ئیش دەکا و باش دەدا بە حکومەت و تامینی سەحی حکومە ینی پارەی تامینی سەحی دەدا، ئەمانە هەمووی دەدا کە حکومەت لێ وەردەگرێ ینی لەلایەکەوە ئەم پارە دەدا بە حکومەت و لەوێ کە پارە دەدا بە حکومەت پۆلیس ئەوەی کە بڵێن ڕەبتی بە مەحکەمە و قانونەوە هەیە، ئەوەی ڕەبتی بەوەیە کاتێک کە ئەم تووشی گرفتێکات فریای کەوێ ئەویش فریای دەکەوێت. و لەبەرەوە لەڕێ ئەم باجەی کە ئەم تاکە دەیدا بە حکومەت هەر لەوێوە نییە کە باجێکە دەیدا بە حکومەت، ئەمە معنایەکی تری هەیە کە ئەمە فعلەن کوڕی ئەو ماڵەیە کە حکومەتە، یعنی ئەمە کوڕی کۆمەلگاکەیە و ئەمە ئیش دەکا بۆ دایک و باوکی ئیش ناکە پارەکە بێنێتەوە، پارەکە کە ئیش دەکا و بەشێک لە ئیشەکەی دەچێت بۆ حکومەت و ئەو
لەبەرەوە مرکزی ئەم تاکە و ئەوەی کە ئەم تاکە ئاگای لەم تاکەیە و ئەم تاکە دەپارێزێت لە ڕاستیە ئیتر دایک و باوکەکە نین. ئەوەی ئەم تاکە لە پەیوەندیەکایە لە گرێبەستێکایە لەگەڵ باوکێکی ترا کە حکومەتە و لە ڕێگەی ئەمە لە ڕێگەی ئەمەوە ڕێکخراوە. ینی باجەر ئەوە نییە کە حکومەتەکە پێویستی بەوەیە باش لەم کەسانە وەرگێ، ئەوەیە کە دەبێت ڕەبتێکی ینی ئەو پەیوەندیەی کە جاران لە بینی منداڵ و دایک و باوکە هەبوو کە منداڵەکانی منداڵی زۆری دەیەنا بۆەوە ئیشی پێ بکە، زەویەکەی پێ بکێڵێ، فلانی پێ بکە، ئێستا لە جاتی دایک و باوکەکە ئەمە بەتاکەکە بکە حکومەت دەکات و حکومەت ئیشی بۆ دەدۆزێتەوە، تواناکانی پەرە پێدەدا، یارمەتی دەدا و توانایانی گەشە بکەن. کۆمەلگایەکی ساز کردووە، زەمینەیەکی ساز کردووە ئەمە بۆ ئەوەی کە ئەم بتوانێت ئیش بکە و هەموو پشتگیریەک دەکا بۆ کەسێک کە ئیش بکە، وەکو چۆن باوکێک کە هەموو هەوڵێک دەدا بۆ ئەوی کوڕەکەی ئیشێک بدۆزێتەوە ئیش بکە. کاتێک کە ئەمە دەکا لە بەرامبەر ئەمە کوڕەکە چۆن ئەگەر باوکەکە هەوڵی داوە کە ئیشێکی دەستکەوێ و ئیشی بۆ پێیاکا و ئەوانە کوڕەکەس بە بەرپرسیارەتی دەکا بەرامبەر باوکەکە و دەبێت کۆمەکی بکە. بامان شێوە ئەم تاکەش کە بۆ کۆمەلگاکە پەروەردەکراوە ئەوەستەی لا دووست دەبێت بیە و نایەوێ، ینی بە شکلێکی نەئاگایی بێ یا ئاگایانە ئەم کەسە ئەو نەریتەی کە تایە دروست بە وای لێ دەکا واڵش و کەوتکە کە ئەم باجە دەبێت بدا بە حکومەت و ڕەوایە بیدا. وە لێرەوە هەست بە ڕەوایەتی ینی ئەگەر بێت و تاکی ئەوروپی هەست بە ڕەوایەتی ئەو باجە نەکا یا هەست بە ڕەوایەتی ئەو پارەیە نەکا بۆ نمون کە بۆ تەمینی سەحی دەیدا، بۆ دڵنیایی تەندروستی دەیدا یا بۆ هەر شتێکی تر کە دەیدات، ئەگەر ئەمە بەڕەوا نەبینێ ئەو وڵاتە دەڕوخێت و ئەمە لای تاکەکان ڕەوایە کە ئەمە دەکەن و لەوێوە ڕەوایە چونکە ئەم باوکە کاتێک کە ئەم لەسەر ئیشەکەیەتی وە لە ڕێگەی باوکە نادیارە لە ڕێگەی کۆمەڵەیە کەسی کە ناسنامەیان نازانێ پێیان دەوتێ پۆلیس یا پێیان دەوتێ شتێکی تر یادارداکان بەرگری لەم تاکە دەکرێت. کاتێکە لە ناو کارگەکە ئەگەر بێت و بڵێن هەرسوو کەوتێکی نەشیاو یا مافێکی خراپێکە لە نەریتەکە لادان بێ بەوەی لادان لە نەریتەکەەوە و ئەم تاکانە کە لەوێ کار دەکەن لە ڕاستیا هەمووی کار لەسەرەوە دەکەن ئەو نەریتە بپارێزن کە پەیوەندیەکانی ئەوانی ڕێخستووە. ئەو کاتە کەسەکار بەرگری لە مافەکەی خۆی ناکا، بەل لەوەی بەرگری لە مافەکەی خۆی بکە بەرگری لە یاساکە کردووە، بەرگری لە نەریتەکە کردووە، ینی بەرگری لەو سیستەمە کردووە کە پەیوەندیەکانی ئەوان ڕێکدەخا. ئەمە دەتوانین بە نمونەیەکی ئاوا نمونە لە ناو هەر ئەو مارکێتە دنیای مارکێتەکایە من نمونەکان بێنینەوە. بۆ نمونە کەسێک کاڵایەک لە مارکێتەکە دەباتەوە و دواتر بۆی دەردەکەوێت کاڵاکە بەسەر چووە و دواتر تەلەفۆن دەکا بۆ مارکێتەکە پەیوەندیان یا بە هەر وەسیلەیەکی پەیوەندیان پێوە دەکا کە ئەو مادەیە لە ناو مارکێتەکەی ئەوانە بەسەر چووە و ئەو نەگەر دەتوانێت بیباتەوە بەڵکو سوپاس دەکرێت لەسەر ئەوەی کە ئاگادار کراوەتەوە مادەیەکی ماوە بەسەرچوو لە ناو ڕەفەکان یانە ماوەتەوە و بیریان چووە کە لای بن و ئەم کەسە کە پارەی داوە بەمە ئەمە دەگەڕێنێتەوە و پارەکەشی بۆ دەگەڕێتەوە. بەڵام هەر ئەمە نییە، خاوەنەکەی کە ئەوەی لەوێ کارەکە دەکا و ئەم مامەڵەی لەگەڵتەکە بەڕێوەبەری ئەو شوێنە پێزانینی زۆری هەیە بۆ ئەوەی کە ئەو ئاگاداری کردوێتەوە لەوە و سوپاسی دەکا لەوانەیە جاری وا هەیە وەکو بڵێ شتێک وەکو دیارەکیش لە ناو مارکێتەکە پێشکەش بۆ کەسەی دەکا کە ئەو زانیاریەی پێداوە و ئەم بەهۆی ئەم زانیاریەوە کێ سوود وەردەگرێت. بێگومان ئەو کڕیارە سوود وەردەگرێت کە ئەو مادەیە ئەو کاڵایە کە لەویا مادەکە ماوەکەی بەسەر چووە ئەو تووشیەوە نابێت کە ئەمە بکرێت و بچێتەوە ماڵ و جارێکی تر بێنێتەوە. ینی لێرە سوودی هەیە بۆ هەموو کڕیارەکانی تر و سوودی هەیە بۆ مارکێتەکە چونکە مارکێتەکە دەیە متمانەی خۆی لەگەڵ کڕیارەکانیان لە دەست نەدا و کڕیارەکان بێڵێتەوە و هەمووی لێرە سێر دەکەی ئەمەی کە من ئەمە دەگەڕێنمەوە بۆ مارکێتەکە
لە هەموو تەرەفێکەوە ئەمە بە باش دەزاندێ و بە قازانج و سوودی گشتی دەزاندێ، یعنی ئەم سوودی خاوەن مارکێتەکە، سوودی بەڕێوەبەرەکە، سوود بۆ کارمەندەکان، سوود بۆ فرۆشیارەکان، سوود بۆ شخصی کەسەکەش. لێرە تۆ بەرگری لە مافەکەی خۆت دەکەیت و ئەم شتت کڕیوە ماوە بەسەرچووە و بە پێی نەریتەکە نابێ ئەو مارکێتە شتی ماوە بەسەرچوو بدا بە تۆ و تۆ بیکری و بۆی نییە. بەڵام لەناو ئەم مارکێتە ئەو شتا بیر چووە کە لەو ڕەفا بگۆڕێ بەهۆی ئەمەوە تۆش بیر چووە سێری مێژوەکەی بکەیت بە ماوەی بەسەرچوونەکەی بکەیت هێناوتەتەوە ماڵێ. بەڵام کاتێک کە ئەمە دەبیتەوە لەناو جەوێکە لەناو فەزایەکەیت کە زۆر زۆر بە وەکو بەبێ ئەوەی هیچ قەلەق بی کە ئەمە بەریتەوە بۆ ئەوێ مشکلەت بۆ دروست بێت. بەڵام لە مارکێتێکی ئێرە ئەگەر ئەمە ڕوو بدا ئەمە تۆ بیل لەوە دەکەیتەوە ئایا لێت وەردەگرێتەوە، ئایا نایکا بە دەمەقاڵە لەگەڵ تا، ئایا پێت ناڵێرێ تۆ خۆت چاوت نەبوو سەیریکەی بزانی بەسەر چووە یا بەسەر نەچووە، ئایا شەڕی شخصی دروست نابێ لەم بینە. بێگومان هەموو ئەوەی کە ینی وەکو بڵێ کە دەکەویتە موقفێکی وا هەموو ئەم بیرانە بە خەیاڵ تا دێت کاتێک کە تۆ دەتەوێت ئەم کاڵایە بریتەوە. بۆچی؟ چونکە لە ڕاستیە ئەم پەیوەندیانە کە لە نێوان ئەم کەسانە دامەزراوە پەیوەندیەکە لەسەر ینی ئەو مۆراڵە گشتیەوە بەرگریکردن لەو مۆراڵە گشتیە دانەمەزراوە. خاوەنی مارکێتەکە دەیەوێت ئەو مادە بەسەرچووە بە هەر جۆرێ بێ ئەگەر کڕیارەکەش پێی نەزانێ ساغی کاتەوە وەک گوێی لێ نییە ئەو پارەی خۆی دەستکەوێ کە شخصیەک گوێی لێ نییە. ئەمە ئەگەر ئەو کەسە بیخوا نەخۆش دەکەوێت چی لێ دێ لای ئەم گرنگ نییە. و ئەم کەسەش کە دەیباتەوە ئەوە گرنگ نییە لە لای کە خەڵکی تر تووشی ئەمانشت دەبێت ناچێ ینی بۆ نمونە شکات لە خاوەنی مارکێتەکە بکە بڵێ کاکە ئەمە مادەی بەسەرچوو دەفرۆشی. لەبەرەوە ئەوی شەرت ئەوەیە کە ئەمە بەرێتەوە و پارەکەی خۆی بسێنێتەوە. ینی لێرە لە ڕاستیە جۆرێک لە جەنگ هەیە لە بینی کڕیار و فرۆشیارە. بەس لەوێ جەنگ نییە، لەوێ ئاشتیەیە و ئەو مۆراڵە ئەو سیستەمە ئاشتی دروست کردووە لەو نێوانە وای کردووە ئەوەی کە شخصیە و مافی تۆیە لە هەمان کاتا ببێتە شتێکی گشتی وە سوودی ئەوانی تریش بێت. و ئەمە لە ڕاستیە لە شتانێکی ترە هەر دەتوانین لە ڕێگەی ئەم مارکێتەوە ئێمە زۆرشتی تر هەیە ببینین. بۆ نمونە ریزێک بەسراوە کەسی سەر قاسەکە لە شوێنەکە ژنێکی بەتەمەن هەیە، ژنەکە نازانێ پارەکە بژمێرێ و پارەکەی بەغەڵەت داوە ئەمەی سەر مارکێتەکە لی تووڕە دەبێت هاوار دەکا بەسەریە و ئەم ژنە خۆی ناتوانێت پەیوەندی بکە لەگەڵ ئیدارەی شوێنەکە. هەر کەسێکە لەوێ وەستاوە ئەمە دەبینێ بۆی هەیە پەیوەندی بگرێ لەگەڵ بەڕێوەبەری ئەو شوێنە ئاگاداری کاتەوە لەو ڕووداوە و ئەوی سوپاسی دەکا کە ئاگاداری کردوێتەوە لەوەی کە ئەم کارمەندەی مامەڵەیەکی خراپی لەگەڵ ئەو ژنە بەتەمەنا کردووە و سوپاسی دەکا کە ئەمەی پێڕاگەیاندووە. ینی ئەم زانیاریە بۆ ئیدارەی کارەکە ینی زانیاریەکە کە وەکو یارمەتیدانی ئەوان وایە و ئەمیش کە کاتێکە دێ ئەم کەسە بڵێن لێپرسینەوەی لێ دەکا کە ئەمەی کردووە تەمەن بە شێوازێک لێپرسینەوەی لەگەڵ دەکا هەرگیز ئەو پەیوەندیە نابێت بە پەیوەندیەکی شخصی. ینی ئەم کەسە کە لێپرسینەوەی لێ دەکرێت لەلایەن بەڕێوەبەرەکەیەوە بەڕێوەبەرەکەی خۆی ئاوا بە شتێکی بەرز دانانێ و ئەم بە نزمدانی ئەو کارمەندە و ئەمیش کارمەندە و ئەو وەزیفەی خۆی جێبەجێ دەکا ئەمیش وەزیفەی خۆی جێبەجێ دەکا و کاتێک کە لی دەپرسێتەوە ئەو دەزانێت کە ئەو ڕەوایە لی بپرسێتەوە و لێپرسینەوەکەی لێ دەکات بەبێ ئەوەی هیچ شتێکی سایکۆلۆژی شخصی لە دوای لێپرسینەوەکە لە بینی ئەم کارمەندە و کارمەندەکەی ترا دروست بێت کە بەڕێوەبەرێتی. بۆچی؟ چونکە مۆراڵەکە وا دەکا کارس و کەوتی شیاوەردووکیان لەویا بکەن بە پێی مۆراڵەکە و واش بێت کە ئەمە ینی وەکو بڵێ لە بەرژەوەندی گشتێکە بێت و
وەک ئەو کارمەندە لەوانەیە داوای لەبوردن بکە و بڵێ جارێکی تر منەوە دۆخێکی ئاوامە بوو و ئەمە دووبارە ناکەمەوە و جارێکی تر لەوانەیە هەمان ژنی بەتەمەەن بێتەوە بەردەمی داوای لێبوردنی لێ بکات. بەڵام ئەمە بێنە لە مارکێتێکی ئێرە کە چوزانم لەسەر لەوانەیە چوزانم بانزین تێکردنێکە و مشکلەی گەورە ڕوو دەدا لەسەر شتانێکی زۆر زۆر بچووک یاری دەبێتە جەنگێکی گەورە. ئەمە کە دەبێتە جەنگێکی گەورە ینی ئەوە نالەویا لەسەر ئەو ڕووداوە بۆتە جەنگێکی گەورە، ینی تۆ هەمیشە لە بەرکەوتن تا لەگەڵ ئەوانی ترا لە ناو جەنگیت، هەر لە ئەساسەوە تۆ لە ناو جەنگیت. و ئەمە دواتر من زانم لە سیمینارەکەی ترێسە کاتەکە تەواو بووە من ئەو دەدەم لە سیمینارەکەی تر دیوەکەی مۆراڵەکەی ئەم دی و ئەوەی کە لێرە لە ناو مارکێتێکایە لە ناو شوێنێکی کارکردنا ڕوودەدا و ئەو پەیوەندیە چۆنە ینی ئەوەش ئەو دەدەم شی بکەمەوە بۆ ئێمە بتوانین تەسەوری ئەوە بکەین کە چی ڕوودەدا لە مارکێتێکی ئەوێەوە چی ڕوودەدا لێرە بۆچی تاکێک کە دەچێت بۆ ئەوێ لە ناو ئەو فەزایە کە هەمان فەزای وەکو لە ڕواڵە تاوەکو ئەمە وایە لە ناو دنیایەکی جیاوازایە لەگەڵ ئەم فەزایی کە هەر مارکێتەوە و خەڵکە و دانیشتۆش دەکری دەست دەکەی لە ناو دوو شوێنی جیاوازی هەست دەکەی لەویا هەست بە ئازادی دەکەی بەڵام لێرە هەست دەکەی جۆرێک لە بەسنەوەتیایە دائیم هەست دەکەی تۆ نەوەک تووشی جەنگێک بیت و بۆچی چونکە کەسەکان ڕێک پەیوەندیەکەیان ئەو مۆراڵە و هەڕێکی خستووە دائیمەن لە سەنگەرا بن بۆ یەکتری. یعنی ئەمە جەنگی هەموو دژی هەموو فعلەنەوەی کە گشتیە نەما هەموو کەسێک بۆ خۆی یاسایە و جەنگی هەموو دژی هەموو دەست پێ دەکا و ئەمەی کە ئێمە تایە هەین جەنگی هەموو دژی هەموو بەڵام بە تێڵا و بە شمشێر و بە یەکتر کوشتن نا بە ینی جەنگێکی سایکۆلۆژیە کە هەمووان لەگەڵ هەمووی دەکەن و جارجاریشم جەنگە سایکۆلۆژیە نەقل دەبێت بۆ جەنگێکی فیزیکی کوشتن و برینیشی لێ دەکەوێتەوە. من لێرە سیمیناری یەکەم کۆتایی پێدێنم.